بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاک لە فرۆش نەبینی لە ڕێنا ئەو جەڵبەلەیدا پێی دەرێن کاک ڕزگار جان وەرە لەکنا منیشکە لەکن بابا مشکل ناکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشە چێوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری بەرێم کات وەریشە فەقیر سەرخۆ هەرنێ فەقیر سەرخۆ بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەوران بگێت دە باشە کوڕەکەت هەیە کردە تەیارە لێمان خستەخانەی باش کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوای عەلی ئێمە من خێزانیەوە هیچی مەنیە لەو گۆڕە بووینە خزم و کە سوکاری بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە ڕازینی کاکە تەواو خاڵە جارەوە باوکو پێویستە نەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت کوڕم دەزانم بابتە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە بەڵێ من خۆمش دەکەم دکتەر جان خوا چاکە بەداخەوە نەشتەرگەریەکە 2 دەفتەر دۆلار دێ بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆی دەکەم زۆر سپاس دکتۆر گیان سپاس دەکەین وەرنە ژوورەکەم با عنوانی شوێنەکەتان بدەین باشە زۆر سپاس دکتەر جان بژێ خوا خێر بنووسێت زۆر سپاس پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی ئێ براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برایی هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم وڵا ڕاست دەکەم مادام خۆم پێیەکەم چۆن خۆت پەیدای دەکەی بەچی ئاڵتونەکانم ئەفرۆشم ئاڵتون خوشکم گەر شتێک وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتونانە هی خۆتە براکەم تۆ ویژدانت هەیە مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتونم بۆ چییە گەر بۆ مێردەکەم نەبێت مادام قرارت دایە شتێک وا بکەیت ئەمە چی دێت ناناسم کوڕم ڕەزمان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە